ناوم سیروان محەممەد ڕەزایە 10 ساڵە خەریکی قەرخەرمانکردنم. هەموو ساڵێک لە سەرەتای سەرپەڵەیە من ئەم گەنمە جۆری گەنمە تۆ ئەەکەم گەنمی ڕەشگوڵە. جۆری گەنم نەوعی زۆرە، بەس ئەم گەنمە خاز ئەبێ بۆ قەرخەرمان و ساوەر. من لەو کاتەیە تۆ یەکەم و ئێستاکێنە مانگی 5 دەست ئەەکەم بە دوورینەوەی بە وەکو قەدیم بەداس و هەروە بێتەوە شەن و ئەمانە من ئەم قەرخەرمانە بە بەرهەم دێنم کە بە سەوزی ئەدورێتەوە ئەم گەنمە بە گوڵەکەیەوە. دەڕاستە و مەکاین بەکار نایە لە ناوێ ئیلا ئەبێ بە هەرەوەزی و بە بڕکەیەکی دۆست و ناسیار و خزم و ئەم کەسانە دێنە هاوکاریم. ئەبێ بیبڕی بکە بڕیتت ئەبێ بێنیتێ شوێن خەرمان، لە شوێن خەرمان شەو ڕۆژێک بیەلیتەوە بۆ سوتانن. ئەوەی ئێستا ئێمە لە قۆناغی سوتانن ناین، حالێن وا خەریکی ئەیستوێنین لە ئیسا بە دواوە ئەنجا دوای ئەمە گردەکەینەوە و ئەیبینەوە بۆ شار ئەیکوتی. پێشی ئەوەی کە وشک بێت ڕەنگی زەرد بێت ئەبێ بە سەوزی ببڕێ و بکرێتە قەرخەرمان، لەبەرەوەی قەرخەرمانەکەی سەوز و جوان دەرچێت. دوای سوتانن ئێمە گردەکەینەوە و ئەیبین بۆ ناو شار. لەوێ مەکینەیەکی جیاوازی خۆی هەیە ئەیکوتەیە کە کوتای لە دوای کوتانەکە ئەنجاکە ئەیکەینە بازارڕەوە و دەفرۆشرێ. خواستی خەڵک سەتا یعنی ئەمە بەرهەمێکی کوردیە. ئەم بەرهەمە جیاوازە لە بەرهەمی هاوردا، بەرهەمی خۆمان تام و جێژی جیاوازە لەگەڵ ئەو قەرخەرمانەی کە لە بازارڕا هەیە و ئەمە لە ڕووی نرخەوە بە وشکی کە ئەخرێتە بازارڕەوە بە وشکی و دوکاندارەکان ئەیفرۆشنەوە کیلۆی لە 4000 تا 5000 ئەفرۆشرێ. منیش بەتەڕی لە 2000ەوە ئەیفرۆشم هەتاکو 2.5 بە وشکیش بە دوکاندارەکان ێدەمە 3500 و ئەوان تەبعەن پاکیەکەن و ئەیهاڕن ئەیدەنە 4.5 و ئیتر تاکو با بڵین بە دوکاندار کەوتووە. من ساڵانە 3 تەن قەرخەرمانەکەم، 2 تەن بۆ 3 تەن جەو ئەگەر ساف بێ ڕەنگە زیاتریش بکەم. زیاتری قەرخەرمان من بۆ هەولێر و سلێمانیەتی.